ئەو کاتە و باش مام کوردنژادم ڕۆژێکی دی دەرسەکەمان وەزارێکی دیکە دەست پێ دەکەینەوە ئەو ڕۆژ یەکشەممەیە هەوڵ دەدەم هەموو یەکشەممان دەرسێکی کورت بڵین ئەگەر پێڕا بگەم ئەوڕۆ باسی هەندێک وشان دەکەین هەندێک وشەی زۆر گرنگ بۆ وێنە وشەی ئێنتا بە زمانی خۆمان دەبێتە ئەدی ئەوە بۆ نموناگە دەڵێ ئەمن باشم ئەدی ئەتۆ چۆنی ئەو نیە دەڵێن دەپرسن میتە کۆڵ و دەڵێ کیتۆس یعنی سپاس ئێنتە سینوڵێ ئەدی بۆ تو چۆن دەستە پێش بۆ تو چۆن دەگوزەرێ میتە کۆڵ و یان چۆن دەگوزەرێ بە گشتەکە یعنی حاڵەت چۆنە دەڵێ کیتۆس ئێنتە سینوڵێ کەوا بوو کەلیمەی ئێنتەیە ینی ئەدی وەکو ئەوەیە ئەدی ئەتۆ یان جاری وا شتێکی دەپرسی قیمەتی شتێکی دەپرسی دەڵێ ئەوە بە چەندیە دەڵێ ئەوە بە 5 یۆڕۆیە دوای دەڵێ ئەدی ئەوەی دیکە دەبڵێ ئێنتە تەمە ئێنتە تۆی ینی ئەدی هۆوە ئێنتەکە وەکو بە کوردەکەی ئەدی ئەوە بە فارسەکەی ئەوە دەبێ ئین چەتۆر ئێنتە تەمە ئین چەتۆر یاگە کوتیان چۆنی باشی دەڵێ سپاس ئێنتە سینۆڵێ متشەکرم شما چطور یعنی برای شما چطور میگذره شما خوبین چطور معنی تقریبا چطوری داده او انت بو بحثی پیم خوش بحثی کلمه وان بکەین وان یعنی بەڵکو وان یعنی بەڵکو لە زۆر جیانیشدا مانای فقط دەدا یان تەنیا یان فقط بۆ نمونە ئەمە دەتوانین بڵێن ئەی تەنان وان هوە مننا ئەوڕۆ نابێ بەڵکو سبەینە دەتوانن مەسەلەن شتێکە دەڵێ ئەوڕۆ ناتوانم بەڵکو سبەینێ ئەی تەنان وان هوە مننا ئەوڕۆ نا بەڵکو سبەینێ یان مەسەلەن ئێن مینە وان سینە ینی ئەمن نا بەڵکو ئەتوو هەمان بەلکەی فارسیە هەنێ یۆڵێ ئۆپێتتایە وان لاکەوی ئەو مامۆستا نییە بەڵکو دکتۆرە هەن ئەی ئۆڵێ ئۆپێتتایە وان لاکەوی هەن ئەی ئۆڵێ وایمۆنی وان سیسکۆنی یعنی ئەو خێزانی من نییە بەڵکو خوشکمە هەن ئەی ئۆڵێ وایمۆنی وان سیسکۆنی زاری وا شتێکیان لێ تێک دەچی هەنێ ئۆڵێ توێ کاڤێرینی وان ئوستەڤانی یعنی ئەو هاوکاری من نییە بەڵکو هەر ڕەفیقی منە توێ کاڤێری یا توێ تۆڤێری یان لە فینلاندیشدا زۆرتر بە هەمکاری دەڵێن هاوکاری دەڵێن کۆڵێگا وابزانام لە ئینگلیسی ڕاهاتوە پێی دەڵێن کۆڵێگاوە لە بیر بێ لە ئیداری سۆسیال وانە زۆر دەڵێن مینون کۆڵێگانی هەمکار هاوکار ئەو کەسێکە هاوکاری ویە لە ئیدارەی یان لە ژوورەکەی کارە دەکە جاری باشە مانای فەقەتیش دەدات فەقەت مەسەلەن بۆ نمونە هەن وان سەی سۆی یا کات سەری ئەو جملەیەکە هەن واین سەی سۆی یا کات سەری یعنی ئەو فقط ڕاوەستا و چاوی لێکردم هەن وای هەن وان سەی سۆی یا کات سەری فقط ڕاوەستا و چاوی تێبڕیم یا چاوی لێکردم منێ وان یۆز ئۆن کیرێ بڕۆی دی ئەوە لێرەدا معنای ئەوەی دەدا بڕۆ فقط بڕۆ ئەگەر عەجەلەت هەیە منێ وان یعنی دەبڕۆ دەی بە کوردێکی ئەو مانایی دەدات بەرحاڵەوە چەند مانایەک بوو ئیوانی یعنی بەڵکو پێم خۆش بەوە پێ بڵێم مانایان ڕەنگە لە زۆر جیاندا مانای دیکەش بە جوورێکی بداکە لە زمانی مەدا جوورێکی دی معنی دەکەینەوە وەلی زۆرتر مانای بەڵکو و فەقەتی دەدا چەند شتێک کە پێم خۆش بوو ئەوڕۆ باسییان بکەم بزانم لێرە ئەوە تا نووسی و من کە هاتبوومە فەنلاندێ ئەو چەند جملەیە و چەند ڕستەیە زۆریان یارمەتیدا
باسییان دەکەم ڕەنگە ئێوەش بیانزانن بەڵام بڕێکیان لێک دەدەینەوە هەتا بتوانین ڤۆیتکۆ ئاوتا مینوە یعنی دەتوانی یارمەتیم بکەی ئەوە یەکەم لە ڕستەکان بوو کە من هاتمە فینلاندە فێری بووم دەتوانی یارمەتیم بکەی ڤۆیتکۆ یعنی دەتوانی ئاوتا یعنی یارمەتیکردن مینوە نابێ بڵێ ڤۆیتکۆ ئاوتا مینۆڵێ ڕەنگە حاڵی بن بەڵام ڕاست نییە لەبەر وەیکە لەبەر چی ئاوتا فعلێکە ئاوتا فعلی یارمەتیکردن ئەو فعلە هەمیشە دەبێ ئەگەر دەگەڵ فعلی ئاوتای مینوای بەکار بەیواتە پارتی تیڤی زۆری پارتی تیوی مەفعولی پارتی تیوی کە ئەمن دوای ڕۆژی دیکە ئەوانە شەڕح دەدەین بەڵام کەوابوو هەمیشە دەڵێ ڤۆیتکۆ ئاوتا مینوە ئەوەش ڤۆیتکۆ ئاوتا مینوە این دەتوانی یارمەتیم بکەیت یان زۆر ئەمە ئەوەمان زۆر پێویست دەبێت خارجەکان ئەگە فنلاندی قسان دەکا پێمان خۆشە بڵێن دەتوانی بڕێک هێواشتر بڕێک بە خێرایەکی زۆر قسە نەکەی بە سەریعی بڕێک ئارام قسە بکەی بەبێ لێت تێبگەم ئەوە زۆر گرنگە ئەمن ئەوانە زوو فێر بوو چونانم زۆر پێویست بوو دەمزانی ئەگە زوو قسان دەکەن لیان تێناگەم ئێستاش کە کاری متەرجمی دەکەم هەر ئەو پرسیار ئەو قسەی زۆر ڕۆژان دووپات دەکەم لەبەرەوەی کە بەڕاستی جاری وای لیان تێناگەم ئەم بخۆم چون کەسێکی ئارام قسە دەکەم لەوان ئەوە تێناگەم ڤۆیتکۆ پوهوە هیتاستی ئەوە دەینووسم ڤۆیتکۆین دەتوانی پوهوە یعنی قسەکردن هیتاستی چاو کەلیمەی هیداس یعنی ئارام هیداس یعنی خێران نەبێ بە هێواشی هیداس دەکرێ من زار ڕۆژ دەڵم مینەوەڵێن هیداس ئیهمینێن یعنی ئەم کەسێکم زۆر بە کاڵ خۆمە بە پەلەپەل کاران ناکەم تەنها نەجاری باشە لێشم جارز دەوەنین بە کاڵ خۆمە هیداز یعنی بە کاڵخۆ ئارام بەڵام هیداستی یعنی بە ئارامی ئەوە قەیدا ئەو قەیدی حاڵەتە یعنی بە ئارامی ڤۆیتکۆ پوهوە هیتاستی یعنی دەتوانی بە ئارامی قسان بکەی لە بیرتان بێ ئەسلی کەلیمەکەی هیداسە بەڵام کە دوایە گۆڕا لێرەدا ئەو دێ دەبێتە تێ پس دەڵێ هیتاستی ناڵێ هیداستی دەڵێ هیتاستی ڤۆیتکۆ پوهوە هیتاستی یا جاری باشە دەتوانی بڵێ ڤۆیتکۆ پوهوە هیتامپی یعنی کەمێک ئێواشتر وەلی هیتاستی یعنی بە ئارامی بە ئێواشی زوو قسەکانیان دەگۆڕن شێوازە قسەکردنیان فنلاندی بەڕاستی زوو ئارام دەبنەوە ئەوە یارمەتی دەکا ئەم نەمیشە داوا دەکەم و هیچ پێم وایە عیب نییە زۆر خەڵکی مەشتانیان پێ عیبە پێیان وایە دەبێت بڵێن ئەمە زۆر زمانمان باشە و تێدەگەینەوانە لە نیوێ قسەکانی شتێ ناگەن وەلی کەس حازر نییە گلێ بکایە بڵێ شکایەتیشی بکە بۆیە من پێم وایە جار ئەو شتانەوە بیر فەنلاندیان بێنینەوە وەی کە بۆ خۆمان لە قسەکانیان تێبگەین یان جاری وایە قسەیەکیان کردووە لیان تێنەگەیشتوین دەڵێن ڤۆیتکۆ سانەوە ئودێلێن و وابزانم دوو ئوی هەیە بەڵێ ئودێلێن یعنی دەکرێت دیسان قسەکەی بکەیەوە ڤۆیتکۆ سانەوە ئودێلێن ڤۆیتکۆ سانەوە ئودێلێن یعنی دەکرێت قسەکە دووبارە دووپات بکەیەوە حتمما پێتان دەڵێنەوە یان جای وایە کەلیمەیەکی ئەوە بە ئینگلیسی دەزانن
بەڵام دەتانێت بە فینلاندی بەکاری بێنن وەلی نازان لە کەسێکی فینلاندی دۆستێک ڕفیقتان هەیە یان لە کارمەندی سۆسیالەکەتان دەتوان بپرسن ئەو شتە بە فینلاندی چی پێ دەڵێن ئەو شتە بە فینلاندی چی پێ دەڵێن بۆ نمونە میتێن سانۆتان کەلیمەکەی دەڵێ مەسەلەن میتێن سانۆتان فادر یعنی باب میتێن سانۆتان فادر سوامێکسی یعنی بە فینلاندی یعنی سوامێکسی یعنی بە فینلاندی سوامێکسی دەڵێ میتێن یعنی چۆن سانۆتان یعنی دەگوترێ چۆن دەگوترێ مەسەلەن فادر سوامێکسی یعنی ئەوە چۆن بە فینلاندی بەو کەلیمەی چ دەڵێن سانۆتان ئەوە لەبیر بێ سانۆتان ئیوا دەتوانێت بڵێ میتێن سانۆوا سانۆ سوامێکسی وەلی غەڵەتن حاڵی دەبن وەلی غەڵەتن بەڵام دەکرێت بڵێ میتێن سانۆتان مەسەلەن کەلیمەیەکی دەڵێن مەسەلەن میتێن سانۆتان تانکیۆ سوامێکسی زوو پێتان دەڵێن پس کەوا بوو سانۆتان یان سوامێکسی ئەو دوو کەلیمە و لەبیر نەچێ یان جاریوان شتێک دەبێت کەلیمەیەکە لێ حاڵی نابن لە قساندا کەلیمێکی کەلیمەکە و دەبێت زوو لەبیر بێبینووسن دەڵێ ئان تێکسی میتە تەمە تارکۆی تا چاو میتە تەمە سانە تارکۆی تا جوان ئەو تارکۆی تا میتە تەمە تارکۆی تا زۆر حاڵی دەبن وەلی ڕاست نییە میتە تەمە تارکۆی تا ئەویش پێت دەڵێ بۆ شی دەکاتەوە شتێکی کە زۆر سەرنجی منی ڕادەچێشێ ئەوەیە کە کوردەکان ینی زۆر جار خەڵک خارجی هەرنا کوردەکان خارجیەکان ئەگەر شتێکی حاڵی نابن حاڵی بوون فعلی حاڵی بوون ئەوەیە ئومەرتا ئەگە بڵێ من حاڵی دەبم دەبێ بڵێ مینە ئومەرەن ئەو فعلە زۆر مهمە ئومەرەن ئەوە یعنی حاڵی دەبم تێدەگەم حاڵی دەبم ئەوە ئەسلی فعلەکەی لەبیرتان بێ مەستەری فعلەکەی کە نەگۆڕاوە کە زۆر گرنگە هەمیشە ئەسلی فعلەکەی بزانن دەبێت هەمیشە ئەسلی فعلەکەی بزانن ئەوەش گۆڕاوە ئەوە زمانی حاڵی ئەوە شخصی مفرەدە بە فارسێکێکە باسی بکەین یعنی ئەمن حاڵی دەبم ئێستا ئەو کاتەی ئەوە ئێستا باسی ئێستا دەکەین باسی ڕابردوویان داهاتوو ناکەین ئەمن لە حاڵی حازدا حاڵی دەبم مینە ئومەرەن بەڵام ئیوایە دەیهێ بڵێ ئەمن حاڵی نابم دەڵێ ئان تێکسی ئەی ئومەرە ئەی ئومەرە یعنی ئەو حاڵی نابێ بڵێ ئەمن ئەی ئومەرە مینە ئەی ئومەرە دێنی ئەو معناکەوەیە ئەمن ئەو حاڵی نابێ ئەوە قسەی غەڵەتە کا بدێ بڵێ ئەمن حاڵی نابم لە ئەمن حاڵی نابم هەمان ئەو ئەنەی حەسب دەکەی ئێچ پێ زیاد دەکەی ئێن ئومەرە وابزانم ئێن ئومەرە ئێن ئومەرە یعنی ئەمن حاڵی نابم کەوا بوو ئەگەر شتێک بوو مەڵێ ئەی ئومەرە دێ بڵێ ئێن ئومەرە دوو ڕێی هەیە ئەوە جارێکی چاوی لێ دەکەم ئەوەندەی بزانم دوو ڕێی هەیە ئەمن چون مامۆستاژ نیم ڕەنگە هەموو شتەکانم دەقیق و ڕێک پێک نەبێ مامۆستای فینلاندی نیم وەلی ئەم دەمێ ئەو حەدەی کە من دەیزانم بەڕاستی پێ بڵێم ئەمن دڵنیام ئەو کەسانی کە زمان دەزانن و زمانیان باشە ئەوە هیچ ئەوان ئەوە خۆیان ڕزگار کرد و ڕێگای خۆیان دیتۆتەوە ئەو کەسانی کە زمان نازان ئەگەر لە حەدی مندا فێر بن ڕەنگە شتەکانی من هەموو تەواو نەبێت سەد چونە من لە وڵاتی دایک نەبوومە هەمیش وەک کەنگۆژن و منداڵمە بۆ 30 ساڵ تەمەنم باتمە تێرە
درەنگ هاتوومە بۆ من بۆ کەسێکی 30 ساڵە درەنگە زمان فێر بوون بەڵام ئەوەندەی من فێری بمەگەرەوە فێری بن دڵنیام کاروباری خۆتان هەموو شتێک و پێجێ بەجێ دەبێت و دەشتان ڕێگای خۆتان بەجوانی ببینەوە ئێن ئومەرە ینی ئەمن حاڵی نابم یوا دەڵێ ئەیتیەدا غەڵەتە ئەیتیەدا ینی ئەو نازانێ دەی بڵێ ئێن تیەدا ئێن تیەدا ئێن تیەدا ینی ئەمن ناڵانم ئەوە چەند کەلیمەیەک بوو کە پێم خۆش بوو ئەوڕۆ باسی بکەم کە ڕەنگە ڕۆژانە زۆر پێویست بن دیارە ئەو کەلیمێشتان پێ بڵم ڕۆژانە زۆر دە قساندا بەکاری دێنن تێتوستی مانای چییە؟ مەسەلەن دەڵێ دەتو دەپرسی لە یەکێکی دەڵێ ڤۆیت کۆ ئاوتامینووە دەتوانی یارمەتیم بکەیت ئەوش دەڵێ تێتوستی دەڵێ ئەلبەتە کە دەتوانم یارمەتی بکەم مانای ئەوەیە هەڵبەت کە دەتوانم یارمەتی بکەم بە دڵنیایی دەتوانم یارمەتی بکەم یعنی لە شتەکەی متمەئینە دڵنیایە دەڵێ بەڵێ وەکو بە کوردێکی زمانیمە بڵێ دەتوانم یارمەتی بکەم ئەوە شتێکی لێی دڵنیایە دەنجی قاپ کەسکانیش دێ ببورن لەو دێوی ئەوە تەبێیە لە ماڵی دەستێ دەڵێن بەڵام تێتوستی ئەو مانایە ینی هەڵبەتە کە دەتوانم بە دڵنیایی بەڵێ ئەو مانایانەی هەیە لە کوردەواری مەدا بۆیت کاوت تامینوە هەڵبەتە تێتوستی شتێکی زۆر جوان ئێوەش دەتوانەوەی بەکار ببەن بۆ فینلەندیان تێتوستی زۆر سپاس و ڕۆژێکی خۆش و هەبێ و هیوادارم لەگەڵم بن هەوڵ دەدەین هەموو یەکشەممان ڤیدیۆیەکی دانین کاتێکی خۆش و سەرچاوە